پرۆگرامی خۆم و خۆت پێشکەش دەکرێت. سڵاوتان لێ بە خۆشەویستان، بە هیوام زۆر باش بن. لە مانگی پیرۆزی ڕەمەزان هاتینەوە خزمەتان. مانگی پیرۆزی ڕەمەزان لە هەموو لایەکتان پیرۆز بێ. ئینشاڵڵا مانگێکی پڕخێر و بەرەکەت بۆ هەر چوار پارچەی کوردستان و بۆ گەلی کورد. پرۆگرامی خۆم و خۆت نەوەستاوە لە مانگی پیرۆزی ڕەمەزانیش لەگەڵتان بەردەوامە بۆ یەکەم ئەڵقا لەگەڵ ئاوەزدانێکی کورد ناسرا و ماشەڵڵا لە هەر دەرکەوتنێکە ئیتر دەبێتە مەوزوع کە ئەویش ئوستاس هەڵکەوت زایرە. زۆر سپاس کاکسۆران بۆ مقدمە. سەرەتا سپاسی پەرستانەکەم پیرۆزبای مانگی ڕەمەزان لە هەموو کوردێک دەکەم لە هەر شوێنێکی دنیا هەن و لە چوارپارچەی کوردستان و تایبەت لە برایان و خوشکانمان لە ڕۆژئاوا کە دەرفەتێکی ناخۆش بوو لەو فترە زەمەنیە. هیوادارم مانگی ڕەمەزانیش ببێتە خێر و بەرەکەت بۆ هەموو کوردێک و تایبەت برایانمان لە ڕۆژئاوا. باش مامۆستا، ئەمڕۆ دەمەوێت لەگەڵ جەنابەت واز لەو پەیوەندیە برایەتە بێنم، ئیشەکەی خۆم بکەم و ینی ئیشەیەن کار بکەیت. ڕەحمەتت لێ بێ. فەرموو بەس لە حەدێکی معقول بێت ئەوەی کە پێم کرا بێگومان وەڵام دەدەم و هەمیشە من لە هیچ وەڵامێک و شتێک نەترساوم. ڕاست بەڕاشکاوی وەڵام داوەتەوانێ هەر شتێکیشت تەڕەح کرد ئەوەی کە پێم کرا وەڵام دەدەم. هەر شتێکشت بەدڵ نەبوو بڵێ نۆ کۆمنت بۆی من دواکەتی نەکەم. تەمام باشە. تەمام. باسی ڕۆژئاوات کرد. بەڵێ زۆربەی هونەرمەندەکان کەسایەتەکان بە ناو بانکانمان بینین کۆ دەبوونەوە لە ناو شار و لە بۆ پشگیری لە ڕۆژئاوا، بەڵام تۆم نەبینی لەناو ئەم بە ناو بانگانە. بۆچی؟ من بە هەمیشەیی لە ستۆدیۆکەم خەریکی بەرهەمی هونەری بووم بۆ ڕۆژئاوا. لەو هونەرمەندانەی کە بەرهەمی بۆ ڕۆژئاوا وت تقریبەن تکرای هونەرمەندەکان سرود بە سرود بەشدار بوون. ئامادەکردنی زیاتر لە 1990 کاری هونەری بۆ ڕۆژئاوا کات و زەمە نێوێ. باش بۆ نەچوێ سەرجادە بۆ لە کۆبوونەوەکان بەشداری نەکرد؟ حەزت لەو جوانە نییە؟ هەر یەکەمان بە شێوەی خۆی دەتوانێت بۆشاییەک پڕکاتەوە. شەرت نییە هەمومان بتوانین لە شەقامەکان ئەو بۆشایە پڕکەینەوە کە پێویستە. وە سروشتی من شتێکی کەشی هەیە. من حەزم لە تەزاهۆری بابەتی هاریکاری و هاوکاری بە ڕاگەیاندن نییە لە ڕووی ئەگەر تۆ مادیەن کارێک بکەی ڕایگەیەنی. من وایە بڕواکەم کە کارێکشم کرده بێ و هەشە لە نزیکەکان ئاگادارن کە من هەندێشتی تایبەتم کرد بێ ئەوەی وەکو ڕاگەیاندن ئاماژەی پێ بکەم و حەزکەم باس بکرێت. بۆ باسی ناکەین؟ بۆچی پاسی کە تۆ بتوێ مساعدەیەکەی لە ڕوحەوە لە دڵی خۆت و ببراکان با خەڵکێکی تو چاو لێ بکەم قەیچەکە چاو لێکن لە ڕووی ترەوەتوان چاو لە خەڵکێکن. سروشتی من وایە مرۆڤ ئازادە لە بیرکردنەوەی خۆی. باش مامۆستا، لەگەڵ مانگی پیرۆزی ڕەمەزان چۆنی ینی بە ڕۆژ و دەبی و بە بەردەوامی نوێژ دەکەی مامۆستا؟ پێگومان هەر پێش ئێستا ئێستا پرسیارە لێ نەکەم خەڵک دەڵێ بۆچی لێت نەکەجا بۆی بالێت پێگومان هەر پێش ئێستا جەنابت بینی کە نوێش دەکرد منیش لە ژوورەکەی تر نوێژم کرد و من هەمیشە ئەوانەی کە من دەناسن لە نزیکەوە دەزانن من ملتەزیمم بە ئاینی پیرۆزی ئیسلام و نوێژ دەکەم و هەموو ساڵێکیش بە ڕۆژ و دەگرین. ئەمە شتێکی تایبەتە بە مرۆڤ بۆ خۆی نەک تەزاهۆری پێکە و باسی بکە. بەڵام هەمیشە سەردانی ماڵی خوای گەورم کردووە. تا ئێستا چەند جار چوێتە ماڵی خۆ؟ 8 جار. باش ئەم ڕەمەزانە پلانت هەیە بچی؟ ئەم ڕەمەزانە نابەزان ممکنە لە دوای ڕەمەزان یان لە مانگەکانی داهاتووتردا باڵە بەرنیازم. باش کە نوێژ دەکەی کە بە تایبەت بە بەردەوامی دوعایەک بخۆت بکەیت، چ دوعایەکە؟ وەڵاهی دوعا ئەگەر بۆ خۆم بکەم هەمیشە حەز بەواکەم کە ئین مرۆڤ تەندروست و کورت بژی بەس بە تەندروست و بە ئیمانێکی جوانەوە. هەر ئەوە هیچی کە حەزم لە حیاتی درێژ نییە بە هیچ شێوەیەک. حەزم لەوە نیە تەمەنێکی زۆر بژیم. حەزم لە پۆختی و کورتیە لە ژیاندام. حەز لێ چەند بژی؟ حەز ئەوان خەیاڵم بەدەست تەمەنێ بەدەستخوای گەورەیە. بەزیتر من حەز ناکەم لە 4 ساڵ 5 ساڵی کە زیاتر بژیم. تەمەنی ینی من هەر سروشتی ئەو پرسیارە وەڵامی نییە بێوە. تۆ بە سیاسیە توێت دانیشی
ساڵ و ڕۆژی من دەربێنین باش من کەشفی ناکەم بەڵام دەتوانم هەویە کە شتێکت ببینم بەس بینی خۆم و خۆت بێ پێم نییە داوای لە بنەکەم ئەگەر پێم وایە پێشانمەدای بە شخصی باش ینی 5 ساڵ بۆ 6 ساڵی تر بژی زیاتر نا ینی خۆش نییە بۆ منی تر حەزم لەوەیە زۆر شتی کە لە حیاتم بڵێن لە ژیانی خۆم حەزم پێ کرد و پێی گەشتوم پێم خۆشە شتێک ماوە لە ماوەی ئەوەی کە لە ژیان ماوی پێ بگەیت شتێکی ڕاستی لە بواری هۆنەری گەشتم بە هەموو شتێک هەموو ئامانجەکەم ڕێکۆردی یەکەم لەسەر ئاستی جیهان بەکەت بەدەستهێنا تۆ یەکێکی لەو کەسانی کە بەڕاستی زۆر لە پیری دەترسی ڕاست ینی ڕاست ئەی کەسێکی پیر کە دەبینی تۆ هەستت چییە؟ زۆر ڕێزی لێ دەگرم زۆر حرمەت لە تەمەەن گەورەکانە گرم هەمیشە گەر ببینم زۆر ڕێزیان لێ دەگرم و هاریکار و هاوکار دەبم بەس بۆ خۆم ڕاستە زۆر دەترسێم ئەوە یەکێکە لە ترسەکانی ژیانم حەزم لێ نییە بۆ قەت پیر ترسێکی تریشت هەیە لە شتێکی تریش زۆر دەترسی چییە ئەو شتێکیان حەزر کردووە بەکاڵ و کوڵایە نابداین باشە دواتر پێت دەڵم بەڵێ کەواتە لە پیری زۆر دەترسی ڕاستە زۆر ماوەستا زۆر حەزل لە گرنگی پێدان بە خۆت و ئەمانەیە ڕاست هیچ دەستکارێکی خۆت کردووە جوانکاری و شتانت کردووە بۆ گەنجمانەوە طبعا هەمومان ماوەستا ئێستا بوو لە ڕایشکاری گشتی خات و حەسنا مەتەر بەپرسێشت بۆ ڕایشکاری جوانکاریە ڕایشکاری گشتی و بەجالەیە وەڵاهی گرنگی دەدەم ڕاستی گرنگی دەدەم من نایشارمەوە جوابی پرسیارەکەم دەوتخوا پێم وتی لە بیدایەتی بە فەلسەفی جوانیانە و فەلسەفیە توێ بیتە پێشە منش لە تۆ شارەزاترم گرنگیم بە خۆم داوە بێگومان بەڵام هیچ شوێنێکی چاوم نەگۆڕیوە تەجمیلشتم بۆوانە نەکردووە بەس ئەوەی کە پێویستە لە بۆ من دەبێت بڵم ساڵ بە ساڵ خۆزگەم بپار بەڵام جەنابەت دەبینم ماشەڵڵا ساڵ بە ساڵ جوانتر و گەنجتر دەبێنەوە نهێنی ئەم گەنجمانەوەی چی؟ وەڵاهی من تەندروست نانەخۆم تەندروست شەکر ناخۆم ئەگەر شەکر بخۆم شەکرێکی طبیعی دەخۆم ینی بڵێن هیمی وەجات پێ یان جۆرە شتێک پەیدا بۆ لە بادەم دروست دەکرێت شەکر زۆر خراپە نایخۆم زۆریش حەزم لە شیرینیە بەس شەکر باقلاوەشت نێوانت نییە بەبێ شەکر بۆم دروست دەکرێت دەیخۆم ئەوە بەڵام گرنگی بە زۆر شتەدەم کە خراپە ناخۆم من مرۆڤێکم قەت ناخۆمەوە مەشروب ناخۆم جگەرە ناکێشم نێرگەلە ناکێشم قەت نەم کردوونەمانە ئەگەوانی چوار دەورت مەسەن ئەم شتانی کە تۆ باسی دەکەی بیکەن جاران مەمنوع بوو لەلام بەس ئێستا تااقەتم نییە چکم زۆر بوونیان ناکۆنتترۆل ناکەن لەوەی کە بیکەن بە ئازادی خۆیان جاران مەمنوعمە کرد بە ئەوت پێ بڵم ئێستا مەمنوعی ناکەم حەزەکەم ئەوان زووتر پیر بن خۆم بە گەنجی بمێنەوە بەڵێ ئێستا سیاسەتی ئەو شتم گۆڕیوە حەکس بۆتەوە باش ینی باسی خۆشت بۆ ناکەی ماشەڵا خۆشت لەوەتی من لەوە ئیسماعیل ئەبینم هەروایت بەخوای هەر جوانتر بوویت و هەر قۆستر بوویت ئیتر بۆچی هەر تیرەکەت ڕووی ماوەستا موقعی من پرسیارە موقعی جەنابەت جوابدانەوە جارێکە دێ بکەمەوە وەڵڵاهی تۆ ئازاری چییە پرسین منیش جواب دەمەوە ینی بە فەلسەفە جواب نادەمەوە بە سیاست بۆ ئێستا لایڤی تیکتۆک ناکەیەوە یان بۆچی دەتکردەوە من ئەو کاتێک کە ئەم کردەوە تەوانەتوان بڵم لە سەرەتای تیکتۆک بوو من ئەو زاهیرەی بڵێن لایف لەگەڵ هونەرمەندەکانی کە لە دەروی وڵات ئیشمانە کرد کۆمەڵی گەنج لەڕێی تیکتۆکەوە من ناسی من بۆ بواری هوەری ئەوانە عاملێک بوون بۆ ئەوەی کە کات بەسەر بردم بوو یان نانە من پارە پیاکردم نانە من هیچ پارێکم لە تیکتۆک پەیدا نەکردو هەڵی بۆشت دەهات زۆرە هات و هیچ شێکم هەڵەگرتو بۆ ماوەی چەند لایڤت کردەوە کەم بوو ماوەکان کورت بوون سێمان کردەوە سێمان بۆ کەمتر بەس بە بەرداوامینە چەندت بۆ هات پارە نازان من هیچ شێکم دەر نەکرد ئەو گەنجانی کە لەگەڵم بوون دام بەوان من هیچ بوو نازان بڕات بێ چکە من سەیری شتانم نەکردو داوای پارەم لە کەس نەکردو بۆم بنێرێ بەڵام بۆ خۆم کە بینیم زاهری تیکتۆک تۆزێک بەرەو شێواندن ڕۆشتووە وشەی نەشیا و بەکارێنە بۆیە خۆم دۆست لەگە ڕێز مامۆستا تەوان ژیانی تایبەتی خۆتە تەوان لای من زۆر تایبەتی بۆیە وەکو تێبینێک باز دەکەم
ئاوەزدانەرێکی کوور کە لەسەر ئاستی نێودەوڵەتی و لەسەر ئاستی ناوخۆی کە 3008 ئاوازی هێواغی غەڵەت نەبووم بێ لایڤێکی تیکتۆک بکاتەوە تەسەوڕ دەکەی باش بێ لە سەرەتا تیکتۆک تازە بوو کۆنتاکی وڵاتە عەرەبیەکان هونەرمەندان پێکەوە دەمان کرد لەگەڵ هەندێک هونەرمەند و نادین ساب بووانە و هەندێک لەو گەنجانەی تر من نەئەهاتم لەگەڵ خەڵکی زۆر هەندێک جار زاهیرەی ئەوە تێی کەوت دواتر منیش دوورکەوتمەوە لە تیکتۆک کەواتە پەشیمانیان پەشیمان نا ئەزانیم چۆنە من پەشیمانی دەرنابڕم بەڵام بمزانی بە عقاری تیکتۆک بەو شێوەیە دەبێت کە وشەی نەشیا و زۆر بەکاردێ نەم دەکرد بێگومان بەڵام هەموو شتێک تەجروبەیە لە ژیان تەجروبێ زۆرێک پرسیاریش هونەرمەند لە میاجەمالیش دەکەن ژیانی بۆ دیار نییە ژیانی هاوسەرگیری بە پێکێنا و ئێستا لە فەڕەنسا دەژی دوورکەوتەوە لە هونەر تا ئێستا بڕیاری کۆتایی نەداوە کە بە هەمیشەی دوور دەکەوێتەوەیان نە بەڵام لە کۆنتاکی نێمە هەمیشە مرۆڤێکی زۆر بەڕێزە بەڵامتیان هاوسەرەکە حەز ناکە بە ڕاستی کاری هونەری بکە من تا ئێستا نازانم ممکینە بەڵام بەخۆی هێشتا بڕاری کۆتایی نەداوە 100% نازانم تیان لەبەر ئەویش بۆتە سەرپۆش ناناوە پێش بوو عێلاقی بەوە نییە عەدنان بڕوا لۆران میرا هونەر وڵای هەر پێنجیان زۆر نزیکن ئەزانم نزیکن هەر پێنجیان نزیک ئەگەر هات و ڕۆژێک لەو پێنج کەسە ینی کەمتر هاتن و نەهاتن و یان بۆ منە مەسەلەن پەیوەندیەکە زۆر لەگە کامیان زۆر ئەوە دەکەی پێوەی دیارە و بۆشایە سەریکە با من نقطێکی نقطەتە نێڵام باسکەم تەوزیح دەم هونەر میرا لە هەمان قەدیمترن باش دوو کەسن بەبێ کامیان تەحمل ناکەی سەریکە تۆ دوو ئەوە بۆ 21 ساڵە چێ من و هونەر و میرا تێکەڵین لە کاتی هاتنەوەی کوردستانم ئەوە دوو گەنجە سەرەتای ناسینم بوو لەگەڵ خەڵکی تازەی کوردستان با بڵێن نەک هاوڕێ کۆنەکانم باش و تا ئێستا ئەو پەیوەندیە بەردەوامە هونەر ئەگیت یەکێکە لەوانەی سێ ڕۆژ نەیاد ئەڕاتەوە بۆ ڕەواندز بیر یەکەم هونەر میرا لێرێ هەموو ڕۆژێک لە ستۆدیۆیە بێگومان عەدنان تەیموور زۆر نزیکە ئەویش یەکێکە لە گەنجەکانی لە دوای کوردستان ستارەوە زۆر نزیکە لۆران هەموو ڕۆژێک لە ستۆدیۆ ئەگەر ڕۆژە بڕوا بیر یەکەم بڕوارسەران هەفتەیەک نەهات دە ڕۆژ من جوابم وەرنەگرت بەخۆ هەموو من پێش ئەوە ڕوونکردنەوەم بۆ دای ئەگەر دانەیەک لەوانە هەڵبژێرە بڵێ یەک دانم دێ زۆر نۆرماڵە یەک دانە هەڵبژێرم بڵێ بێت حەقی ئەفزەڵێ دەدەمە هونەر و میرە دەی باش مش لێرە خاتر دەگرم تەوە حەقی ئەفزەڵێ دەدەمە هونەر و میرە چونکم بە حکمی ئەخدەمترن جوانە وەفایەوە ڕۆژتۆکان دەتوان بگەڕێنەوە لەگەڵ کەس من ئەو نقطەیم نییە من شعاری سیاسیم نییە وەکو هەندێک لە سیاست مەدەرەکان دەڵێن ئەوە نانە من لەگەڵ هەمویان بەڕێز من دەڵێم من شعاری سیاسی و شعاری هونەریە من دەڵێم هەموو کاتی دەرگای ستۆدیۆی من بۆ هەمویان کراوێ هەمویان ئەزیزن دەزانم ئەگەر لە ستۆدیۆ دیتە ژوورەوە وێنەی یەک هونەرمەند نەبینی لێرە وەرەگلەی لێ منکە کە کاریش ناکەن ئەخەمە ئەرشیفی توێ ینی ئێرە مەدرسەیە بێگومان ئێرە مەدرسەیە ماوەست لە هەمویان دەگرم هەمویان ئازیزن باش خۆ کەس لە قوتابی خۆی ئەوە نییە ینی هەمووی کەسی بەڕێزن لەگەڵ کەسی گلێ بنەبوو من ئێستا بە بەڵێو نەخێر جوابم دەوە فەرموو ڕۆژتۆکان دەتوان بگەڕێنەوە هەموو کات بە هەمان ناز و بە هەمانەوەی جاران بە سبعەتە خۆشەکانی و قسە خۆشەکانی کەشمان کرد یعنی هەمیان ئەزیزن ئەی چ تێ بە ڕۆژتۆکان والله ڕێزم هەیە هەمیشە حەزەکەم بەرهەمی سەرکەوتوو بکەن کاری جوان بکەن لە کارەکانیان بەردەوام بن ئەوانەی لای تۆ نەماون ڕۆیشتون ئێستا سەرکەوتون ئەوە بۆ خەڵک دەبێ بەجێ بێڵێ تۆ مامۆستای لە چێ پرسم ناتوانم بڵێم هەمان سەرکەوتنی کارەکانی منیان هەیە نابێت بەس هەوڵەدەن کاری جوانەکەن و کاری باشەکەن و دەستخۆشیشان لە یەکەم و زۆر جارکەنە کلیپەکانم بۆ دەنێرن دەستخۆشیان لێ دەکەم باش بۆ ئەوەندە پێت ناخۆشت پێ دڵەن کەی واز لە هونەر دێنی ڕاستە بۆچی باز بێنم کاکە من بۆ خۆم دەروێشی ئەو مەجالم 5 ساڵ و نیو بووم مامۆستای گەورە مامۆستا فەرید عیسا کە زۆر خۆشحاڵ بووم مانگی پێش و سەردانی کردم لێرە دەستوی دەوات بە ئەو مامۆستایی ئەلفوبەی موزیکی فێرکردم بناغی موزیکی بۆ دروستکردم لە ژیانم هەتا ماوەم قەرزاری ئەو پیاوە جوانم
کاتی خۆی هونەرمەندی نەمر خانمە هونەرمەند مەرزێ فەریقی ڕێکەوتنێکی لەگەڵ جەنابەت کردبوو کە نابێت کار بۆ هیچ ئافرەتێ بکەین. نەک بەو زمانە گرێبەستی فکری بینی من و خاتو مەرزیە وا بوو زۆرترین کار پێکەوە بکەین چکم ئەو لەگەڵ مندا کە من هەبم نابێت هیچ وای ڕاگەیان کە بڵێن کار بەس لەگەڵ من دەکا بەڵام لە هەمان کاتە کاریشم بۆ خاتولی لا فەریقی خوشکی کرد ئەوە یەک ماڵە بەڵام من دەڵێم ئەگەر بێت و خاتو مەرزیەی ڕەحمەتی هزار سڵاو بۆ گڵکۆی ئەو هونەرمەندە نەمرە بەما باە لەوانەیە کارت بۆ هیچ هونەرمەندێک دەکرد لە ژیان مابە بەو شێوەیە کارم بۆ هەموو زۆر هونەرمەند نەدەکرد چکە من بڕارێکماندا بوو کارێکی زۆر بکەین مەدرسەیەکی جوان پێک بێنین کاری زۆر بکەین پێکەوە بە وەفاترین کەس ئەو کەسانی کە لەگەڵت بوون ئەوەندەی من بیستم دەڵن خاتو شاناز بوو خاتو لۆکەزای بەبەست بەڵێ طبعا مرۆڤێکی زۆر بەڕێز مرۆڤێکی زۆر محتەرەم دەڵن لە هەموو ئەو کەسانی کە لەگەڵت بوون لە هەمان بۆ وەفاتر بوو یەکێکە لە بە وەفا باشەکان بێگومان کەسێکی زۆر بەڕێز و تا ئێساش ڕێز و احترام لە بەیمانە هەیە و کەسێکە هەمیشە ئومێدی مۆفەقیت و باشی بۆ خوازم چووکم مرۆڤێکە حتا تا سەر مرۆڤێکە پڕە لە جوانی و احترام و ئەخلاق و ڕێکوپێکی بەڕاستی و خۆش و خانەوادەشی بە هەمان شێوە بەڕاستی ینی ئیسان قسەیە بکە من لە نزیکەوە بە خزمەتی نەگەیشتوم ئینشاڵڵا قسمت بێ بیبینین هەموو شتەکە بەرنامە و پرۆگرامە شتانێ بەڵام ئەوەندەی کە باسی دەکەن یەکێکە لەو کەسانی کە ینی نەجیب زادەیە زۆر بابینە سەر فلان یان فلان ئەوە مشکلەیە وەڵام مشکلە نیە مامۆستا پەرواز حوسێن یاخۆت سەنا بەرزەنجی واللهی من طبعا ڕێزم هەیە بەوە خاتونەی تر من لە نزیکەوە نایناسم بەس بێگومان خات و پەرواز کارمان کردو پێکەوە و تەجروبەیەکی زۆرم هەیە ینی لە ڕووی ئەوەی کارەکانم گوێ لێ بووە بەرهەمەکانی غەیری کە لەگەڵ منیش کردوێتی متابعی پەروازخان بوو دەمێکی شێدەی ناسم ئەکەیت پەرواز حوسێن پەرواز حوسێن مامۆستا ناسیر ڕەزازی یاخۆت مامۆستا نەجمەدینی گوڵامی بابەیجان ئەی بابە لەو پرسیارە ئەی بابە لەو پرسیارە تەبان هەردووکیان دوو کەڵە هونەرمەندی گەورەی هونەری کوردین هەردووکیانم خۆشەوێت کاک ناسەر تەجروبەی هونەریمان پێکەوە هەیە کاک نەجمەدینیش دانیشتی زۆر خۆشمان هەیە و هونەرمەندێکی زۆر قسە خۆشیشە و دەنگ خۆشە و بەرهەمی جوانی هەیە یەکێ لەو بەرهەمانی پاییس هەمیشە زۆر حەزم لەیەتی بەڵام تەجروبەی هونەریم لەگەڵ کاک ناسەر هەیە ئەتوانم لێرە وەڵامی تۆ بدەمەوە دەڵێم کاک ناسیری ڕەزازی باش مامۆستا شوان پەروەر یاخۆت ئیبراهیم تاڵساس تەمان باز لە دوو هونەرمەندی جیاواز دەکەی دوو هونەرمەند لە یەک شار گەورە بوون وەکو حەسە بە خوێنەوەی من لە ئۆرفە بەڵام بێگومان من یەکێکم لە لایەنگرانی هونەرمەندی گەورەی کورد شوان پەروەر بە دڵنیایەوە 100% هونەرمەند شوان پەروەر هەڵدەبژێرم و زۆرم خۆش دەوێت کینە ئەمەکەی ینی یەکێکە لە بەرهەمە سەرکەوتەکانی باش بووم تا ئێستا سڵاوت لێوێ خوا بەتەوە تاو نەبوو نەماوە لەمیا جەمال یاخود ڕەحمە ڕیاس ئاکید لەمیا جەمال 100% لەمیا جەمال 1000 جار لەمیا جەمال لەمیا بەعت لەک تەحیە خاسە لیک لەمیا لە لای من یەکێکە لە باشترین دەنگەکانی هونەری عەرەبی ئێستا و بە شانازیەوە زیاتر لە ڕێکۆردی 750 تا 800 گۆرانیمان پێکەوە ڕێکۆرد کردووە لە کلاسیکاتی عەرەبی و لە ئاوازەکانی خۆم لە هەندێک گۆرانی فارسی تورکی ئینگلیزی فەڕەنسی ئیتاڵی یۆنانی لە زۆر زمان کارمان کردو و زۆر فیستیڤاڵی گەورەمان پێکەوە کردووە باش ئوستاز عەبدولقاهەر زاخۆی یاخۆت بەردان ماردینی هونەرمەندی خۆشەویست برای خۆشەویستم هونەرمان عەبدولقاهەر زاخۆیی لە لای من لەگەڵ هەر کەسێک بڵێ هەر دەڵێم هونەرمەند عەبدولقاهەر زاخۆیی 100% یعنی هیچ مناقەشەیەک نییە لە لای من کە دەڵێ عەبدولقاهەر زاخۆیی
هەموو دەنگەکانی کە ئەوەستن لە لای من دلێ من مێریە باشە ڕێزی تای ڕێزمانەیە بۆی برای خۆشەویستم کاک ئەیوب عەلی یاخود کاک پەیوەنجاف دەزانی چۆنە دوو دەنگت هێنا هەردووکیان خۆشەویستن لای من یەک دەم فەرم دێ بۆ هەبژێ ئەیوب کاک ئەیوب ئەگەر نام خۆبزانیت پرسیارێک دەکەم یەکێکە لە کوتلەی ڕەفاقەت و دۆستایەتی و وەفا ڕەمزی وەفایە لە جوانی لە ئەحساس کاک پەیوەند مێژووکی زۆرم هەیە لە منداڵیەوە هاوڕین دوو کەسن تەجروبەی دوو ئەلبومی سەرکەوتوم هەیە لەگەڵ هەردووکیان بێدەنگی لەگەڵ واتێنەگەی کامیان هەردووکیان وەک یەک ستاندار سەید وەکو دەکەم دەنگ کامیان هەردووکیان وەکو وەک دەنگ سێکتەوە ئەحساس کامیان ئەحساس کامیان ئەحساس ئەیوب عەلی دەنگ نەرمی دەنگ پەیوەنجاف تۆ ئەحساس هەڵدەبژێریان دەنگ هەردووکیان هەڵدەبژێرم لەمجارە هەردووکیان هەڵدەبژێرم دەتوێت دقە نانە تۆ بزانت باش سوڕامەوە من هەمیشە لەگەڵ ئەحساسم بەس هەموو کەسێک دەزانێت کە منێکێکم لە لایەنگرەکانی هۆگری دەنگی پەیوەنجاف لە منداڵیەوە حەزم کەواتە پەیوەنجاف نا هەردووکیان ئەیوب عەلی لە لای تۆ لە منداڵیەوە نا ئەڵێم هاوڕێم دەمێکە لەگەڵ پەیوەنجاف باش بەس هەردووکیان تەجروبەیەکی ناجحم هەیە لەبەرەوەڵم ئەیوب و پەیوەند وەکێک سلااو بۆ هەردووکیان بەسخۆمزام جوابەکە کامێ بۆ خاتی خەوازمان لێبێنە عەزیز وەیسییان بەختیار ساڵح وڵای هەردووکیان دوو هونەرمەندن ڕێزم بۆیان هەیە لە بواری گۆرانی هەڵپەرکێ کاری زۆر جوانیان کردووە بەڵام بە یەکسەر وەڵامت دەمەوە دەڵێم بەختیار ساڵح بەختیار ساڵح کاری زۆر جوانیان کردو هەردووکیان باش کاگرنج سەنگاوی یاخود خاتووە خاتری خوا من بەرنامە بەجێ دێڵم ئەوە چیە کاکە قوربانت بە مامۆستا دانیش کاکە واز بێنەوە تۆم خێتە چه حراج بوونێکەوە بۆ دوو هاوڕێی زۆر نزیکی من دوو پێشکەشکاری زۆر سەرکەوت و کاکە لێرە حەزەکەم بەرنامەکە کۆتایی نا قوربانت بووم بۆ خاتری خوا هێندەمان نەماوە نانا مامۆستا ئەمە کۆتا بەرنامە بێ من لەگەڵ تۆ بیکەم باش دانیشە کاکە و خاتری خوا من ئەمە چییە؟ ئەمە سرشتی من زۆر ئارامە زۆر بەستۆ زەختی ئینسان نەگەینتە 120 مامۆستا تۆ بە تووڕەی شەر ئارامی نەمز مشکلەکە ئەوە تۆ بازارێکی هین بۆ من دەکەیتەوە خات و ئەڤیناسۆ لە لای من یەکێکە لە سەرکەوتوترین پێشکەشکار لە بواری میدیای کوردی باوکم بە شەرەفم ڕاستەکەی لە مێژووە سەیریکەی تا ئێستا خانمێک بەو پاڵەوانیە بەو ئازاییە بەو بوێریە بەو محارەبانەی کە کراوە بەو جوانی کە هەمیشە کۆڵنەدەر بووە توانیوێتی ڕێچکەشکێن بێ کاری خۆی بکە و ممکنە زۆر کات خەڵکانێک بچاوێکی ڕخنە و شێوازێک سەیرێکن بالعکس ئەو هەمیشە ستایلێکی زۆر ئارامی هەیە تەمەدونی هەیە حتا ئەگەر ڕقیشت لێ بێ ئەو حەزەکە میوانداریتکە من ئەو شایدی بە ئەو خاتونەدەم زۆر جار خەڵکانێک هەبووە وایان زانیە کە ئەو شتە ناکات بەڵام لە ڕێی منەوە لە ڕێی برادران و داوەتی هونەرمەندانی کردووە کاکڕەنجیش ڕقمێکە لا هەردووچیان لە میدیای کوردی بەڕاستی مەدرسەن ئایکونن بەڕاستی لە لای من شانازیان پێوە دەکەین ڕێز و سڵام کاکڕەنج کەسێک کە ماشەڵڵا لە سەرەتای دەرکەوتنیوە طبعا شانی وەصفن شانی ڕێز و احترام و شانی دەتوانم بڵێم لە بواری لە ڕەگەزی پیا و کاکڕەنج ڕقەمی یەکە و لە خات و ئەڤین لە ڕقەمی ئافرەتان ڕقەمی یەکە هەردوو دوو تۆپەت هێناوە هیچ کەس ناتوانێ دانێک دەبێ هەڵبژێری ناتوانم لەبەرەوەی دوو کەست هێناوە ئۆکێ من ئێستا کەواتە یەک پرسیار دەکەم تۆ لێ دەتوانی هیچ پرسیارەکە نەماتەوە بەسەر چوو خۆشەویستان لێرە سوکانی پرۆگرام لە دەست منە سیکەتەوە یەک دقە من تەقدیم دەکەم مش کۆتایی پێدێنم تەواوە بەس هاوڕێیان لێرەدا زۆر خۆشحاڵ بووم بەم بەرنمەیە بەڵام زەختی برد بە 120 ئەمە کۆتا بەرنامە بێ لەگەڵ کاک سۆرانی مام ئیسماعیل کە من بیکەم هەر هاوڕێمە هەر خۆشەویستمە هەر برای منە هەمیشە جوانی زۆر هەبووە لەگەڵ من لە زۆر پرۆگرام پشگیر بۆ لە من قەت لە بیری ناکەم بۆ ترزوای کرد ئەمڕۆ نازانم ئەی تۆ بۆ دەستخۆشێک ناکەی بڵێ وڵاهی ئافرین تا ئێستا کەس ئەم شتانی لە من نەپرسیوە تو خۆشیلا کردو و دەستخۆشی پێچەوانی هەموو ئەو پرۆگرامانەیە کە کردووە لێ ئەەکەم ماندوو بوویت بەڵام هەمیشە تۆ بارێک بوویت نەدوشتۆ مەشاکیل بۆ من دروستکە یا قسە بێت هەڵسەنگاندن دایمە زۆر زەحمەتە بۆ دوو کەس لە بوارەکاندا
بۆ من زەحمەتە زۆر ناخۆش حەز ناکەم وەکو کەسێک وەکو ئاوازدانەرێک هەمیشە ستایلێکی میانگیریم هەیە بۆ هەموو کەسەکان ڕێز لە هەموو کەسێک دەگرم دەستخۆش تەوا بوو مامۆستا هەڵکەوت زاهری سەردەمی خات و شاناز و لەیلا فەریقیان هەڵکەوت زاهری ئێستای لۆران و عەدنان و ئیلایدا هیچ فەرق ناکە بۆ من هەمان شێوە هەرێکە و ئەزمون و هونەرمەندێکن کار دەکەن بە کاری من هەمیشە ئەپدەیتم من لەگەڵ جیلی نوێ تێکەڵ دەبم کار دەکەم زۆر هونەرمەند هەیە کە چەندین ساڵ لەگەڵم کارەکەن لە کاردان خاتولەیلا کار ناکە ئێستا ئەگەر کامە سەردەم هەڵدەبژێری نەنا هەموو سەردەمەکان سەردەمێکی جوانن باش چەند شتێکت پێ دەڵم چەند وشەیەکت پێڵم بە وشەیەک جواب بدەوە باشە بەس بە وشەیەک مامۆستا توخوا با نەچێت قاڵبی فەلسەفە باشە تەواو ئۆکێ پارە وەسیلەیەکی پێویستێ باش عاشق بە حساب جوانیە بە زوانیە بە حساب جوان نییە بە حساب جوانی دێنێ بە زوانی ئەساسەکەی وانە خەیاڵە خەیاڵێکی دوورە لە ڕاستی بۆ مرۆڤەکان وایە باش بەس عاشق بۆ مۆسیقاوانیە عاشق یان پارە ممکنە عاشق باشتر بێ ناوانێ عاشقەکەم بۆ مۆسیقا من مامۆستا توانین بڵێ عاشق بۆ پارە عاشقم بۆ مۆسیقا وایە باشە هەولێر جوانترین جێگای هەموو دنیا سلێمانی ئەو شاری کە لێی لە دایکبووم و خۆشەویستە باش دایک جوانترین بوونەوەری سەرزەمین دایک باوک پیرۆزە زۆر بناغی خۆت ئەبینی لەسەر باوک ینی خۆت ئەبینیت ڕێڕەوی پیاوێکی کەویش ناوی باوکت باش ئەمە بە کامێرە نیشان بەدە بەس خۆت سەیری بکە باشە ئەگەر خۆشت حەز لێ بوو دەتوانانی نیشانی دێ باش فەرم لەکوێدایە هەر کەمی دایتت ئەمە وەکوتم جوانترین مرۆڤ خۆشەویستی مرۆڤ لە ژیانی من کە دایکمە سپاس کە وێنە جوانت بۆ ێنم بیریەکەی بێگومان هەمیشە بیرەکەم و کە تەنیا دەبم دەگریم بۆی ئاخرجار کەی گریاوی مامۆستا دەگرم کە تەنیا دەبم کەی تەنیا بوو گریاوی ممکنە بەر لە هەفتەیەک پێش ئێستا بۆ چێ نەخۆش بووم تەندروستیم باش نەبوو هاتمە ستۆدیۆ هەندێک یادگاری دایکمە بیرکەوتەوانێ جاوربار دەبینیم لە سۆشیال میدیا و شتەکانی خۆت گۆرانیی پیاکەی ئەرێ ڕاستە بۆ دەزانی هەموو مولەحینەکانی دنیا خامەی دەنگی خۆیان بەجێهێشتۆ لە دای خۆیان و قوبوڵێکیشی زۆریش هەیە لەسەر ئەوەی کە دەنگی منیان پێخۆشە هەندێک جار داوای گۆرانی دەکەن هەندێک جار ئەوە هەفتانە ڤیددیۆیەک بڵاو دەکەمەوانێ خامەی دەنگت هەبێ بۆ دوای خۆت کەواتە ئێستا با بچینە لای گۆرانێکی 20 سانیەی نەزانم سەحەتشت باش نیە هەردەیتەوە بۆکە بڕۆی هەردەیتەوە کوا لە عیشقا دۆڕان هەیە تا هەوڵدەی بیبەیتەوە وحبيتك تنسيت النوم يا خوفي تنساني حابسني برة النوم وتركني سهراني أنا حبيتك منصورا حبيتك والله ما وصل ميتو ميتو سپاس پرۆگرامی خۆم و خۆت پێشکەش کرا.